ئەم جوینە بەهۆی لافاوەکە بوو بە دوو بەشەوە بەهۆی ڕۆژوو ماوەی 5 ڕۆژە دەوامی ئاسایی قوتابخانەکان لە چەمچەماڵ دەستی پێکردوێتەوە. جگە لەم قوتابخانەیە کە نزیکەی 800 قوتابی ئامادەیی نوێگەری و ڕووناکی بنەڕەتی لەخۆ گرتووە و بەهۆی کاریگەری لافاوەکی کۆتایی ساڵی ڕابردووەوە زیانی زۆری بەرکەوتووە و مەترسی ڕووخانی هەیە. یەکەمە خوێندنگایە کە زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە. ڕاستە کۆمەڵی خوێندنگا زەرەریان بەرکەوتووە، بەڵام زەرەر و زیانەکانی ئێمە لە چاوانەی ترا زۆر زیاترە. ئەو لافا و باراناوەی کە لە بانی مقانەوە هات و داخلی شاری چەمچەماڵ بوو ڕاستەوخۆ هاتە ناو خوێندنگاکەوە، بۆیە زەرەرێکی زۆری لە بیناکەدا لە مەنشای بیناکەدا، بۆی هۆی هەرەسهێنانی زۆرێک لە دیواری بیناکە مەنشای بیناکە. لە ڕۆژ یەکشەمەوە خوێندنگا لە پەروەردەی چەمچەماڵ دەستی پێکردووە. زیاتر لە 206 خوێندنگا دەوامی فەرمیتایە، 55,000 خوێندکار لە خوێندنان لە ئێستاە. تەنها شوێنێکە خوێندن تایە وەستابێ ئامادەی ئێمە ئەم خوێندنگایی ئێمەیە کە نزیکەی 800 خوێندکارمان هەیە لە نوێی بنەڕەتیەوە تا 12 ئامادەی هەمانە. هیوادارم خەڵکی خێرخواست، خەڵکی دڵسۆز، خەڵکی پارەدار، خەڵکی خاوەن سەرمایە بێتە سەرخەت بۆی ئاوەڕێ لە خوێندنگاکەمان بدەینەوە. ئێستا ئێمە 800 عایلە بێ بەشە لە خوێندن. بەهۆی کاریگەری دەرونی و مەترسی گیانی لە فاوەکە لەسەر گیانیان قوتابیان داوا دەکەن لایەنی پەیوەندیدار بێتە سەرهێڵ تا ئەم ساڵ خوێندنیان نەفەوتێت. بەڕاستی لە ڕۆژەوەی کە ئەو لافاوە ڕوویدا لە شاری چەمچەماڵ نەمانتوانی و بین دەوام لە قوتابخانەکەی بکەین. ئەژدەن ئەبێت داوامەکانمان بگوازنەوە بۆ قوتابخانەیەکی دیکە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین کە بێن بەهانامانەوە، چونکە بەڕاستی ئەگەر ئاوا بڕات خوێندنی ئەم ساڵمانەکەوێتە مەترسێ و ئەم ساڵمانە فەوتێنێت. ئەگەر قوتابخانەیەک بۆن منە لەم ناوە نەبێت ئێمە ناتوانین ئەبێ ئیلا کرێی پاس و هین بدەین، ئەبێ پاس بگرین بۆ قوتابخانەکان و گەشت. وەڵای هەر بەتەواوەتی لە خوێندن سار بووینەتەوە بە قورئان ناتوانین هیچ بخوێنین، چونکە دەمێکات دەوامان نەکردو. ئێمە لە ڕۆژ لافاوەکەەوە هیچ تەلەبێک دەوامی نەکرد. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ ئەم دەڵێت لە ئێستادا خێرخوازێک ئامادەی نیشانداوە بەشێکی قوتابخانەکە چاک بکاتەوە. هەوڵ دەدەین بە زووترین کات قوتابخانەکە نۆژەم بکەینەوە. بەنسبەت قوتابخانەی ڕووناکی و ئامادەی نوێگەریەوە زیانێکی زۆری بەرکەوتووە. بە کەڵکی ئەوە نایە کە قوتابی تایە دەوام بکات. خێرخوازێکی سا حالیان خەریکە نۆژەنێک کاتەوە، بەس لایەکی بەڕاستی هەمووینە. ئێمەش وەکو پەروەردە بڕێپاری بۆ تەرخان کراوە بۆ سیاجەکەی تەواو بێ، بەڵام مەمشاکانی و بیناکە دابەزیوە پێویستی بە نوێژەکردنەوەی زیاترە بۆی پارەی زیاتر تەرخانکەین. ئێمە بڕیارماندا کە ئەو دوو قوتابخانەی بگوازینەوە، چوین سەردانی ئامادەی مەستورەمان کرد، ڕۆیشتین لەوێ بۆی بڕیار بدەین کە ئامادەی نوێگەری بێت لەوێ دەوام بکات. ڕێکمان خست و تەرتیبمان کردووە، بەڵام پێویستیان بە کابینە هەبووە. ئەمڕۆ نووسراوێکمان کرد بۆ قایمقامێت بۆی کابینەمان بۆ دابینکەن و بچنەوە بۆ لەوێ دەوام بکەن. سەبات بە ڕووناچی بێن لای قوتابخانەی خاک لەوێ لەگەڵ قوتابخانەی خاکە دەوام. لە قەزای چەمچەماڵ بەهۆی کاریگەری لافاوە 72 قوتابخانە زیانیان بەرکەوتووە. ئەمەش لە کاتێکدایە ژمارەی قوتابخانەی دیکە کە پێشتر دەست بە دروستکردنیان کراوە بە نیوە ناچڵی جێهێڵراون کە ئەگەر ئەو قوتابخانانە تەواو بکرانایە کێشەی سێدەوامی و ئاستەنگەکانی خوێندنی ئەم ساڵیش لە قەزاکە کەم دەبوونەوە. ڕەبیل محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.